علی عەبدوڵڵا ناسراو بە عەلی قەرەداغیە و یاریزانە کوردەیە کە ماوەی 9 ساڵە لە یاریی هونەرە بەرگریەکان بەردەوامە. نزیکەی ساڵێکیشە لە دەرەوەی وڵات بەشداری چەندین پاڵەوانەتی جیهانی کردو و لە وڵاتی تایلەند کە 2 پاڵەوانەتی لەسەر ئاستی جیهان بۆ توانیوێتی پلەی یەکەمیش لە سەرجەم پاڵەوانەتیەکان بەدەست بێنێت. ئەو یاریزانە لە یاری تایبۆکس پرۆفیشناڵ وەک یەکەم یاریزانی کورد بەشداری پاڵەوانەتی جیهانی کردو و بە ناوی کوردستانەوە بەبێەوەی هیچ کەسولایەنێک و دەستگایەکیش هاوکاری بکات. ئەو یاریزانە ئاماژە بەوە دەکات تا ئێستا بەشداری چەندین پاڵەوانەتیم کردووە، بەڵام تا ئێستا لیژنەی ئۆڵۆمپی وێچێتی هونەرە بەرگریەکانی کوردستان و عێراق نەک هاوکاری مادی و مانەوی، بەڵام تەنها دەستخۆکیشێکیشیان لێ نەکردووم. لەوبارەوەی یاریزانی ناوبرا و دوای گەڕانەوەی بۆ شاری سلێمانی تایبەت بە پەیام بەم شێوەیە دەدوێت. بەشداری چەندین پاڵەوانەتیم کرد، بەڵام لەو پاڵەوانەتیانە بەشداری 2 پاڵەوانەتی جیهانیم کرد کە سوپاس بخوا سەرکەوتوو بووم لەو پاڵەوانەتیانە و بە ناکاوتیش بردمەوە. ئەتوانم بڵێم ڕیکۆردی ناکاوتم شکان لەو پاڵەوانەتیانە کە لەوەشەوە ناسرام لە دەرەوە. سەرەتا ئێمە بە ستێپ ئەتوانیت بەو قۆناغانە تێپەڕیت، ئەمە شەر ئەوە نییە یەکسەر تۆ بتوانیت بەشداری پاڵەوانەتێکی فەخم بکەیت، ئەویش لە ڕێگەی لیژنەیەوە هەڵدەبژێریت لەوێنە. ئێمە ئەو پاڵەوانەتیانە تەنها یەک یاری دەکەیت، چونکە ئەمە یاریکی محتەریفە، تایبۆکس پرۆفیشناڵە. ئەلحەمدولیلا ئەو یاریانە زۆر بە سەرکەوتووی بردوومەتەوە. بەڵام من تەنها ئەوە پلان و پرۆگرامم لەلایەن برام کاکزانم لە بەریتانیاوە زۆر سپاسیەکەم بەڕاستی هەمووی ئەو پرۆگرامی بۆ داڕشت بووم، پلان و پرۆگرامی خۆم و ئینشاءڵڵا لە ئایندیشدا چالێکەکانم دەبینن و من ئەوەش دەڵێم داوا لە سەرۆکاتی حکومەت دەکەم کە هاوکارم بێت و ئەگەر هاوکاریشم نابێت من پشت ئەسوورم بەکاری خۆم.